باوکی ئالان فەرموو برا باشەکەم. باوکی ئالان فەرموو ئەزیزم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باوکی ئالان مامۆستای بەڕێزبووی باشی. زۆر بەڕێزی باوکی ئالان. جەنابتان شکر باشن الحەمدولله. باش بیا ڕەبی خەت ناخۆشی نەبی. ئەجمەعین لەگەڵ جەنابت و تێگڕای ئیمانداران برای خۆشەویست و عەزیزم. مامۆستا گیان دوو پرسیارم هەیە وەڵڵا. پرسیاری یەکەمت برا شیرینەکەم. بەڵێ لە خزمەتە. مامۆستا گیان ئێستاوەچی نوێژی دەکەی دەکیە سوزدەی. بەڵێ. لە سوزدەی دەتانی دوعای بکەی و ئەگەر بە عەرەبیش نەتزانی دوعایەکە بزانێ بە زانم دەبی دوعای بکەی لە سوزدەی بۆچی دەتێ سوزدەی دوعاش دوعایەک ئەگەرم نەتزانی بە کوردی بکەی پرسیتم دەرێ نابی بە کوردی ێ باشە کاکە خۆ خوای گەورە کوردیش دەزانی لۆ نابی بەسەر چا بۆ دڵ دەکەمەوە قوربان تێگەیشتی لێم بەڵێ بەڵێ تاوە پرسیاری دووەمم بەڵێ بەنسبەت حەقیقەی منداڵان بەڵێ مامۆستا برێن عەقیقە ئێستا دەکەی ئەو حەیوانەی دەیکوژیەوە بەڵێ خێرەکەی لۆ چێیە خێری و منداڵەوەی کە بە ناوی مەڕە منداڵە حەوتمی مناڵەوە سەری دەبڕی خێرەکەی بۆ چێیە خێرەکەی لۆ چێیە بەسەر چاو بۆت باز دەکەم عەقیقەی سوادەکەی چییە وەزانین سنەتە یان فەرزە سوودەکەی چییە فەرزەیان سنەتە بەسەر چاو باوکی ئالان ئینشەڵڵا لە درێژەی بەرنامەکەدا وڵامت دەدەمەوە سنەت و فەرزەکەی بزانین سنەتە یان فەرزە بەسەر چاو بۆت ڕوون دەکەمەوە باوکی ئالان ئینشەڵڵا لە درێژەی بەرنامەکەدا لە گەڵتا دەبین و وڵامێکی گونجاو بدەینەوە بەئیزنی خوا. زۆر سوپاس بۆ دوعای خێریشت دەستەکان خۆش باوکی ئالان خۆشتان زۆر بەڕێزن خواگەدار بێ برا شیرینەکەم خوا لەگەڵ خوابتان پارێزی خوا لەگەڵ. باوکی ئالان وڵای لە نوێژدا لە سوزدەدا بەڵێ دوعاکردن أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد نزیکترین کات کە بەندە لە ئەڵڵا نزیکە سوبحانه وتعالى ئەو کاتێکە لە سوزدەدایە. زانایانی مەذهب شافعی ڕەحمەتی خۆیان لێبێ ڕەئیان وایە لە ناو نوێژە هیچ زمانێک غەیری ئەوەی کە لە قورئانە کە فاتحاکەیە سوڕەتەکانی تری قورئانن ئەو زیکرانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیاری کردوون وەنو لە سوزداڵی سبحان ربي الأعلى وبحمده غەیری ئەوەی تری بە کوردی نەڵێ. زانانی وەکو ئەبوو حەنیفە ئەوانە ڕێگەیانداوە بە زمانی کوردی لە سوزدەیە بەدڵی خۆل لەخوا پاڕێەوە. بەڵام باوکی ئالان پەروەردگار پێویستی بەوە نیە بە زمان شتەکان دەربڕی کە سەری بەندایەتی خستە سەر زەوی لە ناخی دڵتەوە یعنی پەروەردگار بە خەتەرەی ناو دڵەکانت ئاگادارە بەس تۆ شتەکان بەدڵ تابێ و عەرزی بارەگای ئیلاهیان کە فەوری بروسکەکەت گەیشتووە. بۆیە ئەگە بە کوردی ژووترە نوێژەکەت بەتاڵ نابێ بەتابەت لە نوێژە سونەتەکاندا و هەگەر لە ناودڵی شەوە بێڵێ ئەمەیان باشترە. بە کوردی هیچ مەڵێ لە ناو ناخی دڵتەوە شتەکانت عەرزی بارەگەی پەروەردگار بکە فەوری گەیشتووە و هیچ مەجالێک نییە بۆی کە بڵێ لە بینی من و تۆ پەروەردگارە واستەیەکە بێ یان پەروەردگار بە چ زمانێک تێدەگا خوا بە خەتەرەی ناو دڵەکەت ئاگادارە. عەقیقەی منداڵ پاداشتی بۆ چێ پاداشتی بۆ دایک و باوکە پاداشتی بۆ دایک و باوکە و مای ساڵحبوونی منداڵە پێشوازی لە دایکبوونی منداڵە سوپاسگوزاریە ئەم دایک و باوکە لە ڕۆژی حوتەما سوپاسگوزاری خۆیان دەردەبڕن یا ئەڵڵا سوپاست دەکەین منداڵێکی ساغ و سەلیمت پێبەخشێوین یەکسەر پاداشتێکی گەورە دەسێتە سای تای تەرازویانەوە و هەروەها دەبێتە مای سەلامەتی بۆ ئەو منداڵە وەگەر ئەو منداڵە بمرێ لە قیامەتە شەفاعەتیان بۆ دەکا یعنی زۆر سوودی گەورەی هەیە. فەرزەیان سنەتە نەخێر فەرز نییە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم إلا مەگە کەسێ نەعوذ بالله بڵێ ئەم عەقیقەت چییە و مەڕە منداڵان چێت ئیستیهزاکردن بە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەعوذ بالله ئینسان پێی کافر دەبێ. بەڵام کەسێک لەبەر فەقیری بۆی نەکراوە قەرزاری قیامەت نییە کەسێک لەبەر نەزانین بۆی نەکراوە بدەرفەتی نەبووە سنەتە فەرز نییە بەڵام سنەتێکی یەکجار گەورەیە تەنانەت ئەوەندە گەورەیە مەڕە منداڵە حوتم عەقیقە ئەگەر من بۆ نمونە جەنابەت باوکی ئالان کاتی خۆی بۆمان مەعلوم بوو باوکمان عەقیقەی بۆ نەکردوین حوتمی بۆ نەکردوین ئێستا دروستە بۆ خۆمان بۆ خۆمانی بکەین ئێستا دروستە خۆمان بۆ خۆمانی بکەین ئەوەندە سنەتێکی گەورەیە ئەجر و پاداشتەکەشی بۆ دایک و باوکەکەیە و مای سەلامەتی منداڵەکەیە.